أخذ منا وكاري أمان أنا ما كوني نوتي أنا أي توصيني كتابي نقاقي بردو توقع شيء من سنوات أي خدع في أولاد صحبتي كذا نوع كامل الناس اشتكى بعض هنا أما صحبتها ها لا ولا تدعي شمال أما صحبتها ها بابرو ولا حي بابين تۆ بڕۆ لەو جۆرجیا سەیرەکەی لەم سەرەوەتا ئەو سەر 3 کیلۆمەتر بەحرە بە هەر هەمان 1 کیلۆ زریان لە بەرانی ئەی سارا تۆ زوو دەست قورس نەبوو ئەی ئەو کەڕۆ بۆ نەدەست قورسە ئەرێ چی دەستم قورس نەوێ خوا ماڵاوە کاڵی مووی بزنە بەڵام خۆی کە فەڕەنسا خەریب گۆکە ڕقسێکرەوە شەکیرە نەخۆ زۆر جوانی مەقرۆڵێەوە بداین دەی پارەنێ مەشروع ئەوەسێت دەی نازانم هەورە بروسکە بێ مەشروع ئەوەسێت ئەمانە بۆ تەقیب پێی بزان شتان لە ماڵەوەیە قورباتم دەوازمان لێبێنن دەبێکە من ئەمانم نەدیوە وەڵی وا سوێن بۆ بۆیان دەخوا بەزیابێ خورخەتەوە بوون گەورە بوون کۆبوونەوەکەی هەرەمەوە لە بەرایە ئەچی بۆ بازار مسواگەکەی هەرەمەوە لە بەرایە هەوا باش کورەوە لە ترسی ژنەکەی بۆ بەهاندەری ئەڵمانیا ئەمری نەمێرێ ئەی تۆ بۆ لە ترسی من ناوی بەهاندەری ئەڵمانیا ئەمرێ نەمێنێ ئەشهدوا بابا ڕاستەکە ئەو متعاملەتی زەو بۆ لێرێ ئەبووە تۆ شەڵکادەی مشتاق البومبو باتريكا مشتاق البومبو باتريكا